بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جاردا باس لە کاندیدەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقەکەین کە بڕیارە لەم مانگەدا لە ڕۆژی 11 مانگ هەڵبژاردن بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عراق بکرێ. بێگومان ئەنجومەنی نوێنەرانی عراق لە 329 کورسی پێگاتووە. ئەم کاندیدانی ئێستا لەم بەژمارەیەدا بە وردی دێنە سەریان کێبڕکێ دەکەن لەسەر بەدەستێنانی ئەم 329 کورسیە. باشە کۆی گشتی ئەوەی کە کۆمیسیۆن پەسەندی کردووە تا ئێستا بەپێی دوایین ئاماری فەرمی کۆمیسیۆن خۆی 7754 کاندید لە هەموو عراقا پەسەند کراوە. ئەی لەم ژمارە چەندی لە هەرێمە لە سێبازنەکەی با بڵێن هەرێم دهۆک و هەولێر و سلێمانی کە هەڵەبجەشی لەگەڵایە 303 کاندیدیان لە هەرێمی کوردستانە. ئەمان کێبڕکێ دەکەن لەسەر کورسیەکانی بازنە و پارێزگاکانی هەرێمی کوردستان. لەو ژمارەی باسمان کرد بزانین چەندیان پیاون و چەندیان ئافرەتن. بێگومان 5504 کاندید پیاوە 2250 کاندیدیش ئافرەتن و لە ڕەگەزی مێن. باش بێگومان ئەم کاندیدانە بەسەر سێ با بڵێن لایەندا دابەش بوون. ئەوانیش هاوپەیمانی کە چەند حیزب و قوارە و قوارێکی سیاسی یەکەگرن هاوپەیمانێک دروستەکەن، یان حیزبەکان کە بە تاک دابەزیون، یان کاندیدی تاکە کەسی کە خۆیان هەڵبژاردۆ بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق. لەو ژمارەی باسمان کرد لەو 7000 کاندیدا 4449 کاندیدیان کە زۆرینەیەتی بێگومان لە میانی هاوپەیمانێتیە خۆیان کاندید کردووە. ئەی لە حیزبەکان ئەوانی وەکو حیزب وەکو کۆمەڵی دادگەری بە لیستی 285 بەسەر بەخۆ وەک خۆی دابەزیوە بێگومان 3230 کاندیدیش لە ڕێی حیزبەکانەوەیە. ئەوانی کە تاکە کەسین وەکو بێلایەن وەکو سربەخۆ خۆیان هەڵبژاردووە لە هەموو عراقا تەنها 75 کەسن 75 کاندیدن. ئەوان بێگومان بەپێی دوایین ئاماری کۆمیسیۆن نزیکەی 880 تا 900 کاندیدی بە با بڵێن بیانووی جیاواز یا بە پاساوی جیاواز کە مەرجەکانیان تێدا نەبووە لە کێبڕکێکە دووری خستونەتەوە. باشە کاندیدی تاکە کەسی کەوتمان 75 کەسە لە هەموو عراقا 62یان پیاون لە ڕەگەزی نێرن تەنها 13شیان ئافرەتن و لە ڕەگەزی مێن. ئەمەیکە لە بەژمارەی ئەم جارەدا باسمان کرد کاندیدەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق بوون بۆ خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق کە بڕیارە لەم مانگەدا لە ڕۆژی 11 مانگ ئەنجام بدرێت و بێگومان کورسیەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقیش 329 کورسیە.